بازاری شاری سلێمانیە نەبوونی موچە و دواکەوتنی کاریگەری نەرێنی لەسەر بازاڕەکان دروست کردووە بە جۆرێک ڕۆژانە کەمتر هاوڵاتیان ڕووی تێدەکەن بە مەبەستی کڕینی شمەک و پێداویستیەکانیان. دواکەوتنی موچە شتێ نییە کە بڵێ ئەمە کاریگەری نییە لەسەر هیچ شتێ بەرەوەڵا بە تایبەتی لەسەر موچە خۆران و لەسەر فرۆشیاریش زۆر کاریگەری هەیە. هەر وەختێ مەعاش دوا ئەکە بێ من خۆم جگەرەشتە فرۆشم لە بازاڕام چەندێکە هەی نەکەم هەر ئەم موچە کە دوا ئەکەوێ هەر بە دواکەوتنەکەی یەکسەر هەموو شتێ فەرقەکە لە بازاڕا فرۆشیار فەرقەکە مشتری کەمە. کاریگەری لە بازاڕا کردووە بەس چیە بازار قەڵەبارخە و دەنگ ئەنیا وەکو بڵێ بەس قەڵەبارەکەیان کردە بازار و یان نەکەس شتەکڕێ و نەشتە فرۆشێت و نەیەکشت نەبوونی موچە وای لەم خەڵکە کردەوە بەڵام بازار ئەگینی خەڵک بێتاقەتە کابێ دوکانە بازاری لەبین تایوە دوکانەکە بڕانەکە بەک جاران ڕبعی جارانش بفرۆشێ. ئەم فرۆشیارە باس لەوە دەکات کە بەراورد بە ساڵانی دیکە سستی بە بازاڕەکانەوە دیارە و هۆکارەکەشی بۆ دواکەوتنی موچە دەگەڕێتەوە. نەبوونی بازار تایبەتە بە موچە ئێستا لەوەتەی موچە نیە بازار زۆر شکاو ئێستا ئەگە بگەڕێنەوە بۆ 3-4 ساڵ پێش ئێستا ئەم ناوە بەرناکەوە هەر دوکانەکە بینە لە 15 کەس کەمتریانەوە بەڵام ئێستا لەبەری موچە نیە بەڕاستی خەڵکەکەش کەمێتە دەرەوە ئێستا حالەوەم زان موچەش نەدراوە ئەو تا بازاڕێک خۆتانی بینن زۆر چۆڵە ئەگەر پارە نەبێت چۆن خەڵکیان نایەجل کڕێ سا چونکە سەردەمی کۆرۆناگەشی بەسەرا هاو ئەوەش کاریگەریکی زۆر گەورەی هەبوو ئەنجال دوایەوە موچەش نییە خەڵک کەمتریەتە دەرەوە. نەبوونی موچە و دواکەوتنی کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتی لەم کاتەدا کە نزیک بووینەتەوە لە جژنی ڕەمەزان کەم دەرامەتی هاوڵاتیان وای کردووە سستی بە بازاڕەکانەوە دیار بێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.